ساڵتان لەبێت بینەرانی کورسات دیوس منە ڕۆتۆفیق باڵخێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر یاسا وەک چەترێک بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان. ماوەیەکی زۆرە کە کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ڕوەدات، بەڵام یاسا ڕۆڵ ناژێڕە لە چارەسەرکردنی ئەم کێشانەدا. بۆ نمونە کێشە کەوتە نێوان عشیرەتێک هۆزێک لە ناوچەیەک دەبینی بە زەبری چەک ئەو کێشانە چارەسەرەکەن و دوجاری چارەسەر نابێ قوربانی لەکەوێتەوە کوژرا و برینداری لەکەوێتەوە. کێشەی کۆمەڵایەتی دروستە بێت لە ناوچەیشی دیکە لە نێوان دوو خێزانیا لە نێوان دوو گەڕک دەبینی یاسا سەروەر نابێ و یاسا و دادگاکان هیچ ڕۆڵیان نابێت لە چارەسەرکردنی ئەم کێشانەدا پەنابرێتە بەر توندوتیژی و کوشتن و بەکارهێنانی چەک. ئەخۆ هۆکاری چییە کە بەم شێوازە کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان گەورە ئەکرێت و پەرە ئەسێنێت و یاسا و دادگا و دادوەرەکان ڕۆڵیان کەمە لە چارەسەرکردنیدا. هۆکارەکە خودی کەسایەتیەکان و خودی سەرۆک عەشرەتەکان و هۆزەکان و خەڵکی کوردستانە یاخود سەروەرنەبوونی یاسایە لە هەرێمی کوردستان. ئەگەر یاسا سەروەرە دەبێت یاسا بۆ هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی بەسەریاندا بسەپێنێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە بە میوانداری هەیەک لە میوانە بارەسەکانم بەڕێز ڕەوین سەباح پارێزەر کە شاری هەولێرەوە لەگەڵمانن. کاک ڕەوین سڵاو دەبێت، هەروەها بڕیارە کاک لوقمان وەردی ژەندامی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی سکایپ و پاشکەمێکی دیکە لە چۆمانەوە لەگەڵمان بێ. سەرەتای گفتوگۆکە لەگەڵ کاک ڕەوین دەست پێ یەکەم. کاک ڕەوین، هۆکاری چییە کە ئێمە لە هەرێمی کوردستان یاسامان هەیە، دادگاکانمان هەیە و دادوەرمان هەیە، یعنی دەبینین کە چی بەم شێوازەی ئێستا کە کێشەکان نەخوڵقێت پەنا نابرێتە بەر یاسا و دادگاکان بۆ چارەسەرکردنی. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات نیوز، ئەو کاتتان باش. طبیعی بۆ وەڵامی پرسیارەکەت وەکو خۆت وتەنی ئێمە دادگامان هەیە، یاسامان هەیە، دادوەرمان هەیە، هەموو ئالیەتێکی تەطبیقکردنی یاسامان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەو ئالیەتانەی کە دەبنە هۆکاری تەطبیقکردنی یاسا لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی جێگای داخە کە بوونی هەیە ئەویش ئەوەیە کە تێگەیشتنی خەڵک و تەداخولی خێڵ و عەشیرەت و کۆمەڵی خەڵک لە دەرەوەی دادگا وای کردووە کە بە شێوەیەک کە ئەو لوب چارەسەرکردنی هەندێک بابەت خەڵک پەنا نەبەنە بەر دەم یاسا و پەنا نەبەنە بەردەم دادگا بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکرێ بە شێوەیەک کە بۆتە هۆکاری ئەوەی کە لە بڕی ئەوەی کێشەکانیان لە ناو دادگا چارەسەر بکەن، کێشەکانیان لە دەرەوەی دادگا چارەسەر دەکەن بە شێوەیەکی نایاسایی یەکلای دەکەنەوە کە ئەمە پێی ناوترێت چارەسەر، تەڵان پێی دەوترێت ماڵوێران کرد، بەڵام بە عەقڵ و زهنی ئەو کەسانە وایە کە چارەسەرە، نەخێر چارەسەر نییە. لە کۆتاییدا ماڵوێران کەرە، لە کۆتاییشدا هەموو ئەو کارانە دەکەن، لە کۆتاییشدا ڕێیان دەکەوێتەوە لای یاسا و دادگا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. وەکو باسم کرد ئەو خاڵانە ئەو هۆکارانە هۆکاری ئەوەن بەڕاستی کە چەند بەشێک لەو کێشانە کە کێشەی گەورەن لە دەرەوەی دادگا و یاسا یەکلایی بکرێنەوە. کاگێ ڕێبین کاتێک وەکو جەناب داماژەی پێدێ ئەمان لە دەرەوەی یاسا و بە حکمی عەشایری و بە ڕێکەوتن ئیتر ئاخۆ لەسەر بڕێک پارە بێ، لەسەر بەخشینێک بێ، لەسەر تەنازولاتێک بێ، لە شوێنێکدا کێشەکەیان چارەسەرەکەن. وەکو بەڕێز دەڵی دواتر پەنابن و بەری یاسا و بەر دادگاکان. پێ دوایە ینی کاتێک کە ئەمان کێشەکەیان لە دەرەوەی یاسا چارەسەر کردو و ڕووەکەنەوە یاسا بۆ چارەسەرکردنی جارێکی دیکەی کێشەکەیان ئەرکی یاسا و دادگاکان قورس ناکە ئالەمەیە. طبیعی ئەوەی باسم کرد ئەو بەشەی کە لە دەرەوە دێن یەکلای دەکەنەوە، جا بە عەشایری بی، جا بە هێزبی، هەموو ئەوانە قەت بە تەواوەتی یەکلا نابنەوە، بەردەوام دەبێت کێشەکانیان چەند ساڵ کێشەکان بۆ ماوەیەک لەوێ ڕاوە بستێ، بەڵام دووبارە کێشەکان سەر هەڵدەدەنەوە لەبەرەوەی کێشەکانیان لە یاسا و بەپێی یاسا و بەپێی دادگا چارەسەر نەکردووە. بۆیە لە ئاخیری بە کێشەکانیان بە شکلێکی زۆر قورسەوە دێتەوە بەردەم دادگا و دادوەران و یاسا، لەوێن دەر ئاخیری ناچار دەکرێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە کە ئەمەشیان
یعنی دوای عرب دەڵێ بعد الخراب البەسرایە، یعنی دوای ئەوەی کە وێرانکاریەکی زۆر کە دەکرا لە سەرەتا کە لە ڕێی یاسا و کێشانەیان چارەسەر کرد با زۆر بە ئاسانتر بە سەهلتر بابەتەکە یەکلا دەبوو، بەڵام ئەوان کە لە دەرەوەی یاسا و بە ڕێی هێز و بە شکلی عەشایری دێن ئەو بابەتە یەکلا دەکەنەوە، ئەمە بەڕاستی بە ناتەندروست ئەو بابەتە بەرەو ینی ڕۆیشتنی دەبێت ئەو بابەتە دەڕواتن و قۆناغەکانی تێدەپەڕێنێ لە ئاخیری کارەساتێکی ماڵوێران کرد، لە ئاخیری کێشەیەکی گەورە دروست دەکات کە ئێمە ڕۆژ بەردەوام لە کەیسا ئەو کەیسانەی بوونیان هەیە ئاخیر کەیس کە کەیسی باڵەکایەتی بوو بوونیان هەیە ئەو بابەتانە دەبینین بەداخەوە هەمووشی دەرەنجامی ماڵوێران کەر و کارەساتباری تێدا لەبەر ئەوەی چارەسەرەکانیان لە دەرەوەی دادگا و یاسایە. زۆر باشە کاگێ ڕێبینانی منەمێ ئەوە پرسم یاساکانی هەرێمی کوردستان ڕاستە زۆربەی یاساکانی هی سەردەمانی پێشووە، بەڵام لەگەڵ زروف و دۆخەکەی ئێستادا گونجێنراوە هەندێک یاسای نوێژ لە پەرلەمان و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکراوە بۆ بوارەکانی ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. ئەم یاسایانە کە لە هەرێمی کوردستان بەرقەرارە تا چەندە شەفافیەت و مرونەتی تێدایەوە، تا چەندە مافی هاوڵاتیان لە کاتی چارەسەرکردنی کێشەکاندا یەکلا دەکاتەوە و دادپەروەرانە دەبێت لە نێوان ینی ئەوانەی ئەو کەسانی کە کێشە ڕویان تێدەکات. ئەو یاسایانەی بوونیان هەیە بەشێکیان یاسای سەردەمی بەعس و سەردەمی شەستەکان و هەفتایەکانە کە ئەوەی لەو ڕێکارانە کاریان لەسەر دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کەیسانە و بەشێکیان کە لە ئێستادا لە پەرلەمانی هەرێمی کوردستاندا دەرچوێنراون و پەسەند کراون. من سەرەتا لەسەر ئەو یاسانەی مثل سەردەمی بەعس قسە دەکەم کە لە سەردەمی شەستەکان و سەردەمی هەفتایەکان ئەو یاسایانە بەڕاستی بەشێکیان هۆکارن بۆ ئەوەی کە کەیسەکان لە دادگا شکلێکی مماتەڵە و تاخیربوونیان تێدابی و من داوا دەکەم یعنی پەرلەمان ئەگەر بتوانێتن کار بۆ بکاتن بەڕاستی بەشێک لە ڕێکارەکان بەشێک لە مادەکانی ئەو یاسایانەی کە دەبنە هۆکاری ئەوەی کە هەندێک کەیس بە تاخیری لەلایەن ینی نادادگا ناچاربی بەپێی ئەو مادانە هەندێک کەیس بە تاخیری یەکلا بکاتەوە ئەم مادانە تعدیل بک بەڕاستی لەگەر زروفی ئێستای بگونجێنی لەبەرەوەی سەردەمی ساڵی 69 و سەردەمی ساڵی 68 و سەردەمی ساڵی 73 کە کۆمەڵێک یاسای لێ دەرچووە کە تایبەتن بە یاساکانی کێشەکان و بەکارهێنانی هێز و ڕێکارەکانی دادگا ئەوانە کە لە یاسای قانونی عقوباتی عێراقی و لە یاسای ئوسوڵی محاکەماتی عێراقی و لە یاسای مرافعاتی عێراقی کە هەمویان تایبەتمەندن بە کاروبارەکانی ناو دادگا و دادگاییکردن و ئەوانە بەڕاستی ئەو سەردەمە لەگەر سەردەمی ئێستادا زۆر جیاوازە. یعنی یاساکانمان کەموتی هەیە پەرلەمانی کوردستان کار بۆ تعدیلکردنی هەندێک مادە بکە کە هۆکارن بۆ کە لەگەڵ سەردەمی ئێستادا گونجانیان نیە و یاسای تریشمان هەیە لەسەر ئەو بابەتە یاسای ڕێگریکردن لە بەکارهێنانی چەک یانیش یاسای ڕێخستنەوەی بەکارهێنانی چەک ئەمەش بەڕاستی پێویستی بەوەیە ڕێکارەکانی بەکارهێنان و ئیستعمالی ئیستخدامی یعنی ئیستعمالی چەک تۆنتر بکرێتن هەر لە پێدانی مۆڵات هەر لە یعنی کۆمەڵک ڕێکاری تۆند هەبیتن بەڕاستی لە ئێستادا وای لێ هاتووە خەڵکێکی زۆر چەکی هەیە و مۆڵەتی وەرگرتووە کە هیچ ئیشی هیچ پێویستی بە چەک و بە ئەسلیحە نییە کە بلای هەبیتن یعنی نا ئاڵای زەبتی قەزائیە نا لە سلکێکی ئەمنی کار دەکات تەنها ئەوەیە مۆڵەتێکی وەرگرتووە چەکێکی هەیە لە ماڵەوە لەوەی ئەو چەکی کە هەیەی ئەمە لە کاتێکدا بە خراپ بەکاری بێنێ بێجگەلەوەی کە کۆمەڵە خەڵکانێکیش هەن لە پەنای عشیرەت و لە پەنای کۆمەڵی خەڵکی نایاسا ئەوانیش چەکیان هەیە بە شێوەیەکی نایاسایی ئەمانش بەڕاستی خەتەرن بۆ سەر کۆمەلگا ئەمانش خۆی لە خۆیدا ئەو کارەساتانە ئەو تاوانە و ئەو کێشە
کۆمەڵایەتی و ئەو کێشانەی کە لەسەر زەوی و زار و ئەوانە کە ئاخیری بە چەک یەکلا دەبێتەوە هەمووی هۆکاری ئەوەن بەڕاستی ئەم یاسایە بە شێوەیەکی تەواو جێبەجێ نەکراوە ئەم یاسایە ڕێکاری تونتری بۆ دانەندراوە بەوەی کە خەڵکانێک چەک بە شێوەیەکی نایاسایی بەکاردێنن کە مۆڵەتیان نییە ئەمانە دەبێ بەڕاستی تعدیلی بۆ بکرێتەوە یاساکانی پێشووتریش بەڕاستی پێویستمان بۆیە تعدیلی بۆ بکرێتەوە بۆی لەگەڵ سەردەمی ئێستادا بگونجێتن کەواتە کاگڕێبین جەنابەت ینی بەشێک لەو کێشانەی کە ڕووەدا لە هەرێمی کوردستان کێشەی کۆمەڵایەتی ئەمانە ڕاستە لە یاسادا هەندێک کەم و کورتی هەیەکو جەنابەت دەڵێ کەواتەیەشێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی ینی بەکارێنانی چەک و زۆربوونی چەک لە دەستی ئەو کەسانی کە نازان بە شێوازێکی تەندروست یاخود خۆی هەرچەک ینی بەکارێنانی لە جەنگە و یەکلایکردنەوە هەندێک کێشەیە ینی بەکارێنانی لەم کێشە کۆمەڵایەتیاندا پێ دوای یانی ئێمە زیادبوونی چەک هۆکارە بۆ ئەوەی کەم کێشە کۆمەڵایەتیانە بەم شێوان تەشەنە بسێنێت ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە ئێمە بەڕاستی زیاتر ئێستا قسەی لەسەر دەکەی ئەوانەی کە بەداخەوە بە چەک یەکلا دەکرێنەوە ئەوانەی بە چەک تەعاملیان لەگەڵ دەکرێت بەڵێ لە ضرور نییە هەموو خەڵکێک ضرور نییە هەموو کەسێک چەکی لەلا بێتن ینی تۆ کە ئاوای زەبتی قەزایینی تۆ کە مەسەلەن کەسێکی دەستگای مەسەلەن فەرمانگەیەکی ئەمنینی دەستگایەکی ئەمنینی تۆ چەکت بۆ چیە ینی چەک لە کات وەک خۆت وتەنی چەک لە کاتی جەنگ چەک لە کاتی پێویست کە لە پاراستنی ئەمنیەت و کۆمەڵێک بابەتی تایبەتمەند بە ئەمنیەت بەکاردەهێنرێتن بەڵام تۆ لە ماڵەوە چەکت بۆچی ینی خۆنە تۆ لە ناو جەنگدای نە سەربازی نەت جەنگت هەیە نە ئاڤای مەسەرەن دەستگای ئەمنی یان ضەبتی قەزایی یعنی هیچ ئەو شتانە نییە تۆ یعنی وجودی چەک لە لای ئەو خەڵکە بوونی چییە ینی تۆ بێزگەلەوەی خەڵکی ئەتیادی خەڵکیش هەیە بە ناوی عەشیرەت بە ناوی عەشیرەت و سەرۆک عەشیرەت یعنی خۆی وا لێ کردووەکەوەی کە دەسەڵاتێکی تایبەت بە خۆی هەبێ کۆمەڵێک چەک و چەکدار و ئەوانەی بۆ خۆی دروست کردووە من نەمزانیوە یعنی ڕئیس عەشیرەت چەکداری بۆ چییە ڕئیس عەشیرەتی لەگە ڕێزمان هەیە بۆت بەڵام تۆ چەکدارت بۆ چییە خۆ تۆ نە بەشداری جەنگ دەکەی نە ئیشی ئەمنی دەکەی نە پاراستنی ئەمنی دەکەی هەموو ئەوانە ئیشی تۆ نییە یعنی ئەوانە ئێستا تۆ تەمەشا دەکەی لە کاتی بوونی هەر کێشەیەک ینی زۆر واقعمان دیتووە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە کاتی بوونی هەر کێشەیەکی کۆمەڵایەتی یعنی هەردوو تەڕەفی کێشە بە تەلەفۆنێک و بە چەند پەیوەندیکردنێک کۆمەڵێک چەکدار پەیدا دەکەن کە ئەو چەکدارانە هیچ ڕەبتیان بە یعنی کەسی ئاسایی نازان ئەو چەکانە چۆن پەیدا دەبن وە داواش دەکەم یعنی بەڕاستی ئەوانەی کە هاوکارن بۆ ئەو کەسانەی کە چەک مۆڵەتی چەکیان پێ بدرێیان بتوانێت چەک بەکار بینن بە شێوەی نایاسایی کاکە چیتر یارمەتیان مەدەن ئەو ظروف ئەو واقعی ئێستا ئێمە لە واقعێک دەژین پێویستمان بە چەکدار نییە چەکداری خەڵکی ئاسایی پێویستمان بۆ نیە خەڵکی ئاسایی چەکی هەبێت لەبەرەوەی وجودی چەک لای ئەو خەڵکە ئاساییانە بەڕاستی هیچ ئیسیفادەیەکی نییە بێجگەلەوەی کە زەرەری هەیە یعنی زەرەرەکەی زیاترە وە شتێکیش بەڕاستی کە زەرەری لە منفعەتی زیاتر بێ بەڕاستی وجودی نەبێ باشترە لەوەی وجودی تۆ پێشمەرگەت هەیە تۆ پۆلیست هەیە تۆ ئاساییشت هەیە با چەک لای ئەوان بێتن بەڵام چەک بۆ لە لای خەڵکی ئاسایی بۆ لای ڕئیسی عەشیرەت و سەرۆکی خێڵ و نازانم فلانی کوڕی فلان و ئەوانە بێتن ئەوانە هەمووی بەڕاستی هۆکاری کێشان هۆکاری ئەوەن بەڕاستی لەو کێشانی کە لە ئاخیر کێشە لە باڵەکایەتی و لەوانی تریش کە ڕابردوو ڕوویانی داوە ڕووی داوە بەڕاستی ئەوانە هۆکاری ئەوەن ینی ئەو بوونی ئەو چەکە بە شێوەی نایاسایی یان بوونی چەک کە خەڵکێکی ئاسایی مۆڵەتی هەیە هەمووانە هۆکاری ئەوە بووینە کە ئەو تاوان و کێشە کۆمەڵایەتێ وجودی هەبوو یعنی پەیدا بووینە کاگێ ڕێبینانی داردێشی کە کابینرێ لە هەرێمی کوردستان لە کاتی ڕوودانی کێشەکان ینی لەگەڵەوەی کە زۆر جار پەنا نابرێتە بەر یاسا بۆ چارەسەرکردنی هەندێک جار ڕۆڵی هێزانامنیەکانی ژیانی تۆزێ لاوازە یاخود سستە ئەمەیان بۆ چیە گەڕێتەوە لە ڕووی یاسایەوە بەڕاستی وەڵا من زۆر جار قسێکم هەیە ینی هێزانامنیەکانیش و دادگاش
قسەم کردووە لەسەرەوە و مووسڕیشم لەسەر ئەو قسەی خۆم و مەسئولیشم لەسەر ئەو قسەی خۆم ئەوەیە کە لە وڵاتە بەداخەوە تاوەکو ئێستا یاسا تەنها لەسەر خەڵکی هەژار و بێدەسەڵات تەطبیق دەکرێتن. یاسا ناتوانرێ لەسەر خەڵکی دەوڵەمەند و کوڕی فلان عشیرەت و کوڕی فلان سەرۆک عشیرەت جێبەجێ بکرێتن. کابرای هێزی ئەمنی کە نەزانێتن دافعك هەبیتن کە دەی پارێزی لە جێبەجێکردن بەرامبەر بە کەسێکی تاوانبار کە پشتێکی هەیە یان کوڕی کەسێکی دەوڵەمەندە یان کوڕی کەسێکە کە خۆی بە دەسەڵات ینی بە سەرۆک عشیرەت و یان خۆی بە کەسێکی ناودار دەزانێتن کە دەچێت بۆ تەطبیقکردنی فەرمانی دادوەر بەرامبەر ئەو کەسە لەوەیە زۆر جار ئەو کەسە ئەو کەسەی هێزی ئەمنی ئەم بەشێکی باز دەکەم بەشێک تریش دێمە سەر خاڵی تریش هەیە بەڵام زۆر جار و کەسی مەسەن دەستگای ئەمنی ئەو کارمەندەی هێزی ئەمنی کە دەزانیتن ئەو کەسە لە سەروی یاسایە کە لە جێبەجێکردنی یاسا لەوەیە کە یاسای لەسەر جێبەجێ بکە ئاڤایەکەی دەستگای ئەمنی کارمەندەکەی دەستگای ئەمنی خەتابار بێتن بەڕاستی ینی هۆکارێک نەبی بیپارێزیتن و باسم کرد هەر لە سەرتاش باسم کرد لە وڵاتە بەداخەوە کە ئەوە دەبووە وانە بواە کە دەبووە بە شێوەیەکی تر بواە لە وڵاتە یاسا تەنها بۆ خەڵکی هەژارە یاسا تەنها بۆ خەڵکی بێدەسەڵات و بێپشتە ئاوا لەو کاتێ وڵات دەستهێزەکانی ئەمنی زۆر بە ئاسانی دەتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام کاتێک دەگات حاڵەتی ئەوەی کە بیانەوەی هێز لەسەر کەسێکی خاوەن پشت و کەسێکی خاوەن عشیرەت و ئەوانە کە عشیرەت و سەرۆک عشیرەت مەسەلەن پشتگیری دەکەن و خۆیان کە لە سەروی یاسادا بنێن لەو کاتەدا سستن لە جێبەجێکردنی ئەرکەکەی خۆیان من لەوەشدانا حەقیان ناگرم لەوەیە بەشێکی بگەڕێتەوەی کە ئەو کەسش لە هێزە ئەمنیەکان بڵێتن باشە من ئەوەم جێبەجێ کرد بەڵام دواتر لەوەیە خەتابار و تووشی کێشە بم لەبەرەوەی زۆر واقعی تریان دیتووە کە کەسێکی هێزی ئەمنی دەچێ یاسا لەسەر تاوانبارێک یان تۆمەتبارێک جێبەجێ دەکا کە پشتێکی هەیە و خۆی لە سەروی یاسادادنێ دواتر بەداخۆ کەسەکەی هێزی ئەمنی و یعنی ئەو هێزە ئەمنیە خەتابار بووینە ئەو کەسە توانیتی خۆی قورتار بکاتن بە هیوام هێدی بتوانین خۆمان لەو قۆناغە و لەو واقعەتاڵە ڕزگار بکەین لەوەی بڕتواندرێ یاسا لە وڵاتە بەسەر هەر هەمووی وەک خۆی جێبەجێ بکرێ نەک بەسەر تەنها بەسەر خەڵکی هەژار و بێ پشت و دەسەڵات جێبەجێ بکرێتن. بەڵێ دەست خۆش کاک ڕەبین لەگەڵمان بمێنێت تۆزێ پشوو بدە با بچمە لای کاک لوقمان هەندێک پرسیاریش لەو بکەم لەم بارەیەوە بەڵێ کاک لوقمان ئەم کاتت باش سوپاسەکەین کە لە چۆمانەوە لەگەڵمانی لوقمانوەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کاک لوقمانیانی یاسا هەمیشە دەبێ ڕۆڵی خۆی ببینێ لە هەر جێگایە کە کێشە ڕووبدا بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان یاسا زۆر جار نابێتە چەترێک بۆ پاراستنی هاوڵاتیان یاخود بۆ چارەسەرکردن و یەکلاییکردنەوەی کێشەکان کە ڕووەدا چکە لەو کێشە کۆمەڵایەتیانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە باڵەکایەتی ڕوویداوەکو کاگڕێبینی ژامەژەی پێدا بینیمانیانی ژمارێکی زۆر هاوڵاتی بوونە قوربانی و خەڵک بریندار بوون بۆ یاسا لە هەرێمی کوردستان ناتوانێت ببێتە چەترێک بۆ پاراستنی سەرجەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان جەنابتان لەو بارەی وەڵەن چی؟ بڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوم بۆ برای عزیزم کاک ڕێبین بێگومان بەداخەوە کە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان لە دوای نزیکەی 30 ساڵ لە حکومڕانی خۆماڵی تاکو ئێستا یاسا نەبۆتە بنەمایەکی ئەساس بۆ یەکلاکردنی کێشەکان یاخود توانن بە مانایەشی در بڵین یاسا لە یەکلاکردنەوەی کێشەکان نەتواندراوە سەروەری تەواوی خۆی وەربگرێ و زۆر جار پەنا ئەبردێتە بە دەرەوەی یاسا بۆ چارەسەرکردنی کێشەکان وەبوونی مەکتەبە کۆمەڵایەتەکان و دەمەدەستگا کۆمەڵایەتەکانی حیزبەکانیش کە من پێم وایە ڕۆڵیان لە ساڵانی ڕابردوو یەجگار باشتر بوو لەم زەمەنەی ئێستادا ئەو ڕۆڵە گەورەی خۆیان نەماوەکە پێشووتر چارەسەری کێشەکانیان نەکرد کە لە ئەساسیشدا پێویستە زیاتر با بڵین ئێمە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان یاسا بکەینە بنەمای چارەسەرکردنی کێشەکان بێگومان ئەمە بۆ زیاتر تحقیقکردنی عەدالەت و دادپەروەری
دیە لە نێوان دوو تەڕەف کە کێشەیان لە نێواندایە. خەمساردی دامو دەستگاکانی حکوومەتیش لەولاوە بوەستێ لە ئاست بوونی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان لە ناوچەکاندا. بنمونە ئەگەر ئەو کێشە کۆمەڵایەتی ڕابردووی ناوچەی باڵەکایەتی بێنینەوە، خۆتان نەزان ناوچەی باڵەکایەتی ناوچەیەک بووە کە لە بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان ڕۆڵێکی هێزگار گەورەی هەبووە، ناوچەیەکی گرنگیشە هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی گەشت و گوزار و هەم لە ڕووی استراتیزیکە تاکە دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجۆمەران لەم ناوچەیە و ئەم ناوچەیەش لە شۆڕشی ئەیلولدا ناوەندی سەرکردایەتی شۆڕش بووە، لە شۆڕشی نوێ گەلەکەماندا ئەتوان بڵێم داینەمەوەی هەڵگیرسانەوەی شۆڕش و پشتیوانیشی بەهێزی هێزی پێشمەرگەی کوردستان بووە. بارگەکانی شۆڕش لەم ناوچەیە وای کردووە کە با بڵێن ژمارەیەکی هێزگوار خەڵک لە ناوچەکانی دەرەوەی ئەم ناوچەیە بێت، لەم ناوچەیە نیشتەجێ ببێت. بەداخەوە وێنەی چەند ڕۆژی ڕابردوو ئەتوانم بڵێم وێنە حقیقیەکەی ناوچەی باڵەکایەتی وەکو خۆی نەگەیان. خەڵکی باڵەکایەتی زۆر لەوە وشیارترەکە لەسەر پوش و پەڵاش و پاوان شەڕ بکا و دەستی بچێتە خوێنی یەکتری، بەڵکو ئەمانە کێشەی با بڵێن کۆمەڵێک کێشەی مڵکایەتیە کە ساڵانێکە ماوەتەوە دام و دەستگا حکوومیەکان کەم تەرخەم بووینە لە بەرامبەر چارەسەرکردنی یاسانەی توانی ڕۆڵی خۆی ببینێ. یەکێک لەو کێشانە و کێشەیە کە ئێمە ئەم ڕۆژانش با بڵێن هەوڵێکی جوهودێکی زۆردرا بە هەموو لایەکان خۆشبەختانە شەوی ڕابردوو لانی کەم هێزەکان هاتنە خوار شەڕ وەستێنرا و ئێستا زۆرێک با بڵێن هێمنی و ئارامی ڕووی لە ناوچەکە کردوێتەوە. ئەمانە هەموو لە غیابی دادگاکان و سەروەرنەبوونی یاسا وەوێ ڕای ئەوە کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانی حکومیە لە ناوچەکە کە لە ئاستی پێویستدا ناتوانن کۆنتترۆلی کێشەیەکی وا بکەن، یاخود دەتوانم بڵێم ئیهمالی و پاشگوێ خستنێک هەیە لە چارەسەرکردنی کێشەیەکی وا کە سەرنجام حکوومەت بە دیار کێشەیەکی کۆمەڵایەتی گەورە ئەوەستێ تاکو و هێزی چەکداری تێدا بەکاردێ تاکو با بڵێن چەند خەڵکێک کە هاوسێن لە ڕووی گوندەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵاون و پەیوەندی خزمایەتیان هەیە ئەوەستن بە دیاریانەوە تا خوێن ئەڕژێ بەداخەوە کە یەکێک لە گەنجەکان بۆ قوربانی ئەم کێشە کۆمەڵایەتیە دوای ئەوە حکوومەت تۆزێک جددی ئەبێ، بەڵام دوای چی جددی ئەبێ؟ دوای ئەوەی کەوا فشارێکی هێزگاری خەڵک لە ناوچەکە ئەکرێ، دوای ئەوەی کەوا با بڵێن فشارێکی هێزگار گەورە لەسەر دام و دەستگا حیزبیەکان ئەکرێ، ئەو جار جۆرێک بە جۆرەکان دێنە سەرێ بۆ دێنە مەدان بۆ ئەوەی کێشەکە. کاگلوخان ئاماژەت بە خاڵێکی گرنگدا، ینی بۆ نمونە ئێمە ئێستا بازە یاساکەین کە چەترێک بێ بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان، بەڵام ینی بەڕێزت ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا، ئەویش کە بنەچەی ئەم کێشە کۆمەڵایەتیانە خۆی هەر لە ئەساسەوە یاسایە، چکە بۆ وەکو جەنابە دەڵێ و کاگڕێبینیش پێشتر ئاماژەی پێدا هەندێک کێشەی کۆمەڵایەتی زەویزار هەیە کە لە نێوان ئەم خەڵکەدا هەیە یاسایەک لای نەکردوێتەوە. باشە ینی من بپرسم لە جەناب دۆ کۆندامیکی پەرلەمانی کوردستان کە یاسا بەم شێوەیە کێشانەی یەکلا نەکردوێتەوە، ڕۆڵی پەرلەمان چییە لە مەدا بەڕاستیانی؟ پەرلەمان ئەتوانێت وەکو دەستگایەکی یاسادانان ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی ئەم کێشانەدا بۆی ئەم کێشە کۆمەڵایەتیانە ئاوها خەز نەبێتەوە لە نێوان لایەنەکاندا؟ ئێمە لە ڕووی یاساییەوە بڕوان ناکەم گرفتێکی ئەوتۆمان هەبێ بۆ چارەسەرکردن و یەکلاکردنەوەی کێشەکان و تا فراغی تەشریعی لە بواری یاساییەوە نییە. ئەوەی کە گرفت هەیە نەبینینی ڕۆڵی دادگاکان و سەروەرنەبوونی یاسایە لە یەکلاکردنەوەی کێشەکان و دەستێوەردانی حیزبی هەیە لە کێشەکان. بە دیاریکراوی لەم ناوچەیە ئەگەر من ئاماژەی پێ بدەم بە حکمی ئەوەی ناوەندی سەرکردایەتی شۆڕشی ئەیلول لەم ناوچەیە بووە، کێشەیەکی هێزگار زۆری مڵکایەتی لە ناوچەی باڵەکایەتی هەیە کە تاکو ئێستا یەکلا نەکات لەکرا نەکراوەتەوە. ئەم کێشەیە کە لەم ماوەی ڕوودا یەکێکە لە کێشەکان، بەڵام دەیان کێشەی تریشەیە لەم ناوچەیە کە تاکو ئێستا نەتواندراوە یەکلا بکرێتەوە. بۆیە لە ڕاستیدا ئەمە مەسئولیەتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش من نایشارمەوە مەسئولیەتێکی گەورەی پارتی دیموکراتی کوردستانە لەم ناوچەیە، چونکە دام و دەستگا ئیداریەکان زیاتر ئەوان ڕۆڵی خۆیانە بینەوە. توانم بڵێم دەسەڵاتی حکومڕانی لەم ناوچەیە هی ئەوانەوە بە دەر لەوەش ئەم کێشانە هەموو باگراوند و کێشە کۆنەکانی زەمەنی شۆڕشی ئەیلولن لەم ناوچەیە ماونەتەوە تاکو ئێستا چارەسەر نەکراون. هەم حکوومەت وەکو حکوومەت کەم تەرخەم و خەمساردە لە بەرامبەر چارەسەرکردنی ئەم کێشانە، هەم وەکو حیزبیش پارتی دیموکراتی کوردستان یەجگار زۆر خەمساردە لە بەرامبەر چارەسەرکردنی ئەم کێشانە. ئەم کێشانە کێشەی ئەوەندە قۆڵ و گەورە نیم نەتواندرێت چارەسەر بکرێ، ئەبێ هەنگاوی جددی بندرێ. ئێستاش ئەو کێشەیان ینی ئێمە خۆمان و ئێوە ژەزاری بەڕێستان و هەمیشە داوا کرێت کە ینی حیزب نەکرێتە ینی سەرچاوێک بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵکو پەنا برێتە بەر یاسا و دادگاکان. ئێ باشە کەواتەیانی ئێمە خەتای ئەو لایەنانەیە کە کێشە کۆمەڵایەتیانە دروستەکەن خۆیان پەنا نابەنە بەر یاسا و دادگاکان، وایە یان نا؟
حەزی ئێمە شتێکە واقع شتێکی ترە ئێمە قسە لەسەر ئەو هەلومەرجەی ئێستا ئەکەین ئەگەر بە حەز و خولیای ئێمە بێ ئەبێ یاسا سەروەر بێ دادگاکان ناوەندی یەکلاکردنەوەی کێشەکان بن بڕیاری دادگاکان دوا بڕیار بێ بۆ یەکلاکردنەوەی کێشەکان بەڵام ئەو خولیا و حەزی ئێمەیە ئایا واقع وامان پێڵێ هەلومەرجی کوردستان ناوچەکە وامان پێڵێ نەخێر واقعەکە شتێکی ترمان پێڵێ بۆیە من پێم وایە ئەوەی کە من ئاماژەی پێدەم ئەم کێشە کۆمەڵایەتیانی لەو سنوورە هەن و لە زۆرێک لە سنوورەکانی تریش هەن پێشووتر ڕۆڵ و دام و دەستگاکانی کۆمەڵایەتیش دەوریانە بۆ توانم بە جۆرێک لە زۆرەکان هاوکار و پشتیوانی دادگاکان ببن بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەم دام و دەستگا کۆمەڵایەتیان ئێستا ڕۆڵەشیان نەماوە زیاتر ڕۆڵی سیرکردن و تەماشاکەرە بینن بۆیە من باس لەمە ئەکەم ئەگەر بە حەز و خولیای ئێمە بێ بەڵێ بێ یاسا سەروەر بێ بەڵام واقع شتێکی پێڵێ حیزب ڕۆڵ یەکلاکەرەوەی هەیە لە یەکلاکردنەوەی ئەو کێشانە بیاگراوەندێکی دوور و درێژیان هەیە هەر لە سنتەری قەزای چۆمان و گوندەکانیان نییە قەسری هەیە لە ناو قەزای چۆمان هەیە زۆرێک لە کێشەی موکایەتیمان هەیە مڵکی هاوڵاتیان هەیە کە داگیر کراوە ئاڵێ کڕیومە لە ئاسالدا هیچ سەنەدێکی نییە چۆن کڕیوتەمە لە شۆڕشی ئەیلول پێم درراوە لە ڕاستیدا هیچ سەنەدێکی وجودێکی نیە ئەم کێشانە هەمووی ماون و تەسەوڕ ئەەکەم لە ماوەی یاکودا کێشەی تریش لەم ناوچەیە سەر هەڵ بدا بۆیە من قەزدم مەبەستەکە منەوەی ئەم بەرنمەیە ئەم بابەتە بە فرسەت ئەزانم بۆ ڕای گشتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بکەینەوە ئەم ناوچەیەکە قوربانیەکی هێزگار زۆری داوە خەڵکی ئەم ناوچەیە لە خەبات و تێکۆشان درێخی نەکردووە لەم ناوچەیە زیاتر لە با بڵێن 1000 شەهید تەنها لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان با بڵێن قوربانیان دا و گیانی خۆیان بەخت کردووە ئەگەر هەر زۆر دوور نەڕۆین لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعشدا لە هەرە فەرماندە دیارەکانی ئەم ناوچەیە شەی سەڵاح دیلمانی شەهید کەمالی حاجی ئاغاوە کۆمەڵێک فەرمان شەید قارەمان کۆمەڵێک فەرماندەی ترمان هەبووە لە هەموو حیزبەکان با بڵێن شەهیدی قارەمان لەم ناوچەیەدا خەڵک خۆگیانی خۆی بەخت کردو ئەم ناوچەیەکە بە حکمی ناوەندی سەرکردایەتی شۆڕش بووە خەڵکەکەی خەڵکێکی وشیارە خەڵکی نیشتیمان پەروەرە خەڵکی ئەم ناوچەیە هەرگیز خولیای نییە لەسەر پوش و پاوان شەڕ بکە ئەم وێنەیە بە خراپ نەڕوە بۆ خەڵکی کوردستان ئەمانە کۆمەڵێک باگراوەند و کێشەی قوڵن کە پێویستە بە ئاشتی و تەبایی چارەسەر بکرێت دوو گوند هاوسەی یەکن پەیوەندی خزمەتیان هەیە بۆ ڕێگا بدرێت دەستیان بچێتە خوێنی یەک بەنسبەتی ئێمە خەڵک بەنسبەتی ئێمە هاوڵاتیەک لە هەر کەر تەڕەفێک لەو تەڕەفانە بکوژرێت خوێنی بڕژێت ئەمە جەرگمان ئەسووتێ ناخمان نەهەژێ بۆیە ئەمە لە ڕاستیدا بە دەرەجێ یەک خەمساردی حکوومەت و دام و دەستگا پەیوەندی دارەکانی ناوچەکە بوو کە ئێمە زۆر هەوڵماندا لە ڕێی پەرلەمانەوە لە تەدەخولکردنی سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمانەوە لە ڕێگەی بەڕێز پارێزگاری هەولێر کە هەوڵ و جوهدێکی زۆرماندا معاولەی زۆرمان کرد کە ئەم کێشەیە هەوڵ بدرێ بەر لەوەی بگاتە تەقینەوە و پێکدادان هەوڵ بدرێ لە ڕێگەی یاساییەوە چارەسەر بکرێ تاکو ئێستا هەوڵێک جوهودێک نەدرا بارەستی چارەسەرکردنیان ئێستاش وێڕای ئەوەی کە بەداخەوە خوێنی گەنجێک با بڵێن گەنجێکی بێتاوان خوێنی ڕژا بەداخەوە کە ئێمە جەرگمانە سووتێ ئێستاش ئەبێ یاسا سەروەر بێ یاسا بگرێتە بنەما بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و کۆی کێشەکانی تریش کاگلوخوانیانی کاگێ ئاماژەی بە خاڵێکی گرنگتر کردیانی مانەوەی چەک لە دەستی خەڵک و هاوڵاتی ئاسایی و هۆزەکان و عشرەتەکان یانی ئەمەش هۆکارێکی دیکەیە بۆ قوڵتربوونەوەی ئەم کێشانە ینی بۆ نمونە بۆ حکوومەت یاخود پەرلەمان یاسای قەدەغەکردنی هەڵگرتنی چەک دەرناکە ئەمان ئەبێتە پاڵنەرێک بۆی کە تا ڕادێکم کێشە کۆمەڵایەتیانە ئابم شێوە چارەسەر نەکرێن لە نێوان خۆیاندا یاسای قەدەغەکردنی چەکەیە لە پەرلەمانی کوردستان بەڵام کاری پێ ناکرێت و ئەوانەی چەکیان بەرامبەر ئێک هەڵگرتووە نەیشارینەوە کەمیان هاوڵاتی ئاسایی بوون زۆرینیان پێشمەرگە بوون پۆلیس بوون و هەمویان فەرمانبەری حکوومەت بوون بۆیە ئەمە بەڕاستی سەرچاوەکەی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە چەک لە دەستی هەموو خەڵکە بەڵێ ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئێمە بینین وێڕێ ئەم کێشە کۆمەڵایەتیە ئێمە بینن ڕۆژانە دیاردەی کوشتن بەداخەوە یەجگار زۆر سەری هەڵدایە لە شار و شارۆچکەکان و دیاردەی چەک هەڵگرتن حکوومەت نەیتوانێ بنەبڕی بکە بۆیە ئەرچی حکوومەتە ئەم دیاردەی چەک هەڵگرتنە بنەبڕ بکە ئەمە سەرەتایەکی زۆر خەتەرناکە وەلەو ساڵانەی دواییشدا دیاردەی کوشتن و خۆکوشتن یەجگار زۆر زیادی کردووە تەنانەت نەک لە ناوچە دوورە دەستەکان بەڵکو لە سەنتەری شارەکانیش ئەم حاڵەتە بوو لە نێوان دوو گەڕک بینیمانە شەڕەتەقە و دۆخێکی نائاسایی ڕوو ئەدا بۆیە ئەوانەی کە بەشداری ئەکەن بەداخەوە زۆر جار وهەیە ئەمانە هاوڵاتی نین چەکیان لە دەست بێ بەڵکو پێشمەرگەن بەڵکو فەرماندەن بەڵکو ئەمانن کە سەر بە دام و دەستگاکانی کارەساتەکەواتە پیاوی دەوڵەتن بەڕاستی خۆی لە ڕاستیدا ئەگەر ئەتەوێ قەدیاردەی قەدەغەکردی چەکە بێ ئەبێت زەیش و سوپا کاتێک چەکی بەدەستەوە بێ کە ئەچێتە بارەگا و دەوامەکەی خۆی کە لە دەوام تەواو ئەبێت چەکەکەی لە مەخزنێک پارێزراو بێ
تاکو ئەچێتەوە دەوامی خۆی نابێ بە چەک و بە ئاربیزی و بە قەناس و بە بیکەسی بێتەوە لە ناو ماڵی خۆی و بە پیکاب و بە بچێ سواری بەداخەوە زاهیرە ئێستا خۆتان دەزانن دەنانەت لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانیشدا نەتوانراوە هێزێکی تۆکمەی نیظامی پێک بێکە هەموو با بڵێن بۆ ئالیاتی پێویستی هەبێ بۆ گواستنەوەی هێزی پێشمەرگا مەشجەبی هەبێ بۆ دانانی چەک و با بڵێن گلدانەوەی چەک لە کاتی دەوام نەبێ پێشمەرگە چەکی بەدەستە نەبێ پێشمەرگە بە چەکی قەناس و بیکەیسی و ئەوانە هەموو دێتەوە ماڵی خۆی و کاتێک کە لە دەوامەکەشی دادێ لێەوە ئەڕوە بۆیە کاتێک کە کێشەیەکی کۆمەڵایەتی سەرهەڵەدا ئێمە ئابینین ئەوانی کە ڕوبەڕووی ئێکە بنەوە بە چەک و فیشەکی حکوومەت ڕوبەڕووی ئێکە بنەوە با بڵێن شەڕە کۆمەڵایەتەکان هەڵەگیرسێنن بۆیە وێ ڕای ئەوەی کە پێویستە یاسای قەدەغەکردنی چەک جێبەجێ بکرێت پێویستە ئیجراعاتی توندی شەوێ لەسەر ئەم مەسەلانە بەداخەوە تاکو ئێستا زۆر بۆ ئەم مەبەستا ئەتوانم بڵێم هەنگاوی جدی نەهاوێژراوە و کەم تەرخەمی زۆر لەم وارەدا هەیە. دەست خۆشکار لوقمان دێمەوە خزمەت جەنابەت کاک ڕێبینیانی بۆ نمونە کاتێک ئێمە باز لە پەنابردنەبەر یاسا یاخود یاساوەکو چەتێک بۆ یەکلایکردنەوەی کێشەکان دەکەین ینی خۆ بینیمانە لە زۆرێک لە کێشەکە کۆمەڵایەتەکان کە ڕوویداوە دوجار چوونەتەوە بەردەم دادگاوە هەندێک لە تاوانبارانی ئەو کەیسانە گیراون ینی هەر بینیمانە ئەم ینی عشرەتانە یاخود ئەم هۆزانە یاخود ئەو بنەماڵەی کە کەسێکی دەستگیرەکرێت لەلایەن دادگا و یاساکانەوە دەبینی لەبەر دادگاکانە چی ڕۆەدا ینی دەبینین هێرشەکەنە سەر پۆلیس هێرشەکەنە سەر دادگاکان ئەو کەسەی کە دەیانەوێ مەبەستیانە دەیڕفێنن ینی بەبەرچاوی یاسا و پۆلیس و ینی ئاسایشەوە کەواتە ینی ئەمەش خاڵێکی دیکەی سلبیە کە لەم کێشانەدا هەیە ئەمەیان دەبێ حکوومەت چۆن بیری لێ بکاتەوە بۆ چارەسەرکردنیشی ورد کەم کێشانش ڕوونەدا کاتێک کە کێشەکان دەچێتە بەردەم دادگا. بەداخەوە واقعی باست کرد واقعەیە بوونی هەیە بەڕێز لەبەرەوەی کە چەندین واقع هەبووە کە تۆمەتبار گیراوە کە سوکاری تۆمەتبار لە بەردەم دادگا پشێویان دروست کردووە خۆیان باش زانیویانە کە کەسەکەیان تۆمەتبارە کە کەسەکەیان تاوانێکی ئەنجامداوە بەڵام پشێویان دروست کردووە یانیش ئەو کەسە پشتێکی هەبووە دەسەڵاتێک هەبووە لە پشتی کە توانوێتی ڕزگاری بکاتن یان بە شێوەیەکی نایاسایی توانراوە بە کەفالەت ئازاد بکرێتن کە بوونی هەندێک بابەتی قەتل و کوشتن بەڕاستی ئەمانە لە یاسادا کەفالەتی شمولیان ناکە بەڵام لە کوردستانی ئێمە هەموو شتێک بوونی هەیە بەداخەوە کە یعنی ئەوەی تەوەقعی دێناکەی ئەوەی لە یاسادا نەنووسراوە لە کوردستانی ئێمەدا بوونی هەیەوە زایدەن لەوەی کە ئەتو باست کرد کە ئەو تەداخلەی کە عایلەی تۆمەتبار و تاوانبارەکان دەیکەن لە بابەتی ڕێڕەوی دادگا و دادگاییکردن ئەوانە هەمووی بوونی هەیە بەڵام ئەوانە مانای ئەوە نییە کە دەسەڵاتی دادوەری یان دەسەڵاتی مەسەرەن جێبەجێکردنی یاسا و دادگا و حکمی دادگا نەتوانن ینی ڕێگر بن بەرامبەر ئەو مماتەڵە و ئەو دەستێوەردانە و ئەو پەشەویانەی کە ئەو خەڵکە دروستی دەکە ئەوە مانای ئەوە نییە کە دادگا و یاسا وەک خۆی بەرامبەر ئەو بۆ کەیسانە ڕێڕەوی کارکردنی خۆی و ڕێڕەوی دادگاییکردن و بڕیاری خۆی نەداتن و دەبێت دادگا لە سەروی هەموو ئەوانە بێ لە سەروی ئەموو هێزانش بێ کە بیانەوێت تەداخل و دەستی تەداخل لە کاروبارەکانی دادگا بخەنە ینی جامی بدەن و هەروەها دادگا بتوانێتن کە ڕێگریان لێ بکاتن ئەمە بەڕای من یعنی هەموو ئەو تەداخلانە کە بوونیان هەیە بەڵام ناکرێتن ببێتە هۆکاری ئەوەی کە بەسەرەن یاساوەک خۆی جێبەجێ نەکرێ و ڕێکارەکانی دادگاوەک خۆی جێبەجێ نەکرێتن. مەسلەی ئەوەی کە بۆ نمونە کاتێککە کێشەکان ناچێتەوە دادگای یاخود ناچێتە بەردەم دادۆرەکان زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود زۆرێک لەو بابەتە کەیسە کۆمەڵایەتیانی کە هەیە و عشاریانی کە هەیە یعنی هۆکارەکەی بۆ دەژێڕنەوە کە متمانە نەبوونە بە یاسا و دادگاکانی هەرێمی کوردستان هەردوو نەڕوین بۆ نمونە ئەوەی کاک لوقمانی ژاماژی پێدا ینی خۆ کێشەی زەویزار کێشەیە کە هەر لە دێر زمانەوە هەیە بەڵام تا ئێستاەوە تا فەرموو لەلایەن یاسا و دادگاکانەوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەوە ئەمە خۆی بێمتمانەی نییە بەڕاستی کاک ڕێبین. من لە سەرەتاش باسم کرد خاڵێکم باس کرد ئێستا لە خاڵی دووەمیش هاوڕامە لەگەر کاک لوقمانی خاڵی یەکەم باسم کرد مماتەڵات هەیە لە کاری یاسا مماتەڵاتەکانیش لەو یاسا کۆنانەنە کە وجودیان هەیە
کە دەکرێت تعدیل بکرێنەوە کە لەگەڵ واقعی ئێستادا بگونجێندرێن یانیش یاسایەکی تایبەت بە بابەتی کێشەی زەوی وزار دروست بکرێتن بۆ ئەوەی کێشەکانی زەوی وزار بە شێوەیەکی خێراتر دادگاکاریان لەسەر بکە وە زائیدەن ئەوەی کاک لوقمانیش باسی کرد کە مەسەرەن مماتەڵاتی دەرەوەی یاساکان و دادگا و خۆیان کە خەڵک ناچن بۆ دادگا ئەوەش هۆکارێکی ترە و هەروەها بەڕاستیش ئەوەی متمانەی دادگای لای خەڵک بردووە و نەی هێڵاوە یعنی بیا کزی کردووە و نەی هێشتووە ئەوەیە کە دادگا تەداخلی دەرەچی دەستی تەداخلی دەرەچی لە ناو دادگا لە ناو هەرێمی کوردستان بە واقعی ینی بەتەواتی وجودی هەیە و درکی پێ دەکەین کە ئەمە هەموو ئەو هۆکارانە بوونەتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی لای خەڵکانێک متمانە بە دادگا نەمێنێ بەڵام من فی کل الأحوال لەگەڵ ئەوەم کە کێشەکان و کەیسەکان لە دادگا یەکلا بکرێنەوە خەڵکانێکیش هەن پێیان وایە بابەتەکانیان دەکرێت لە دەرەوەی دادگاکان پێیان وایە لەبەرەوەی زۆر ئیحتیمام لەو وڵاتی ئێمە لەو هەرێمە ئێمە زۆر ئیحتیمام بە ڕئیس عەشیرەت و دیوەخانی فیلان و فیسار دراوە پێیان وایە ئەوانە لە سەروی دادگان ئەوانە لە سەروی یاسان باشتر وایە لای وان زیهنێتی وان و عەقڵیەتی وان وایە کە ئەو کێشەکانیان لای ئەو کەسانە یەکلا بکەنەوە نەک لە دادگاکان یەکلایکەنەوە. زۆر باشە دەست خۆش کاک ڕەوین کاک لوقمانیانی بۆ نمونە یاسای زەویوزار ئەگەر هەبێ لە هەرێمی کوردستان بۆ کارا ناکرێ ئەگەر نییە بۆ وەکو بۆ نمونە لە چوارچەوەی ناوچە کێشە لە سەرەکان کە مادی 140 هەبوو ینی کێشی زەویوزاری لە نێوان ینی هاوڵاتیانی و ناوچانەدا چارەسەر کرد و ڕێگە چارەیەک یاخود نەخشە ڕێگایەکی بۆ دۆزیوەتەوە. هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و یاسا لە هەرێمی کوردستانە ناتوانێت ئەم نەخشە ڕێگایەک دابنێ بۆ چارەسەرکردنی کێشەی زەویوزار لە هەرێمەکەمانە؟ بێگومانەمە ئەرچی هەموو هەرسێ دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستانە هەرچ پەرلەمانی کوردستانە گەر فەراغی تەشریعی هەیە لە بواری چارەسەرکردنی کێشەکانی زەویوزارە بێ با بڵێن جوهدی تەواو بکە بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایانە و گونجاندنیان لەگەڵ هەلومەرجی ئێستادا ئەرچی حکوومەتەکە خەمساردی نەنوێنێ لە بەرامبەر کێشە کۆمەڵایەتەکان بەتایبەت کێشەوی زەویزار لە ناوچەکاندا ئەرچی دادگاکانە بێلایەنی خۆی یاخود بەسەروەربوونی یاسا بە تەواوەتی و جێڕانەوەی متمانەی دادگاکان بۆ هاوڵاتیان ئەمە زامنی ئەوەیە کە هاوڵاتیان کێشەکانیان ببرنە بەردەم دادگاکان و زۆر زاریش لە دادگاکاندا کێشەکان یەجگار دوور و درێژە خایرن حەزەکەم ئاماژە بەوە بدەین بەشێک لە هاوڵاتیان کاتێککە پەنا ئەبەنە بەر سڵحی حەشایری سەبەکەوەی لە دادگاکان مماتەڵە زۆر بە قەزای کێشەکانەکەن و تەداخولاتەوە دەستکاری هەیە دەستێوەردان هەیە ئەمانەوەی کردووە بێمتمانەی دروست بن ئەرچی حکوومەتی دام و دەستگا دەستوریەکانە ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە فشار دروست بکەن و ئەرچی میدیایە لەسەر ئەم پرسە بوەستی ئەمانە پرسی گرنگن کە بۆ تەمایی و چارەسەرکردنی کێشە و بەردەوامبوونی کێشە لە هەرێمی کوردستانەوە سەرنجام بێگومان قوربانیدانی لێەکەوێتەوە ئەمانە ئەبێ بەیەکەوە هەوڵ بدەین بۆ ئەوی بتوانین متمانە بۆ دادگاکان بژێڕینەوە و یاسا سەروەر بێ لە چارەسەرکردنی کێشەکان و کاتێک کە یاسا بڕیارێک دەرەکە بڕیارەکە تەنفیز بکرێت ئێستاگە ئەمە بگەڕینەوە بۆ بەڕێوەبەرایەتەکانی با بڵین تەنفیز لە دادگاکان زۆرێک لە بڕیارەکانی دادگاهانە تەنفیز ناکرێن دادگا حکمی خۆشی داوە بەڵام حکومت لە بەرامبەر جێبەجێکردنی کەم تەرخەمە بۆیە ئەمانە با بڵین ئەمانە ئەو خاڵانن کە ئەبێ هەنگاوی بۆ بەهاوین بۆ ئەوی بتوانین زارش دێر با بڵین یاسا سەروە بێ و یاسا بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان لەو حاڵەتەدا هاوڵاتیانیش بێگومان هاوڵاتی ئەگەر بزانێت کێشەکەی لە دادگا بە زووی چارەسەرەکرێ و ئەو بڕیارانی کە دادگا ئەیدا وەکو خۆی جێبەجێ ئەکرێ و حکوومەت زامنی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا بێ بێگومان هاوڵاتیش پەنا نابا بۆ دیوەخان و بۆ با بڵین سڵحی عەشایری بەڵکو دادگاکانە کاتە سەرچاوی یەکلاکردنەوەی کێشەکانیان بەڵام بەداخەوە ئەم هۆکارانەی کە ئێمە باسم کرد وای لێ کردووە کە ڕۆڵی دادگاکانی لاواز کردووە گەر بمانەوەی حکوومەتێکی تەندروست لە هەرێمی کوردستانە بێ سیاسا سەروەر بێت دام و دەستگا دەستوریەکان کاری خۆی بکەن ئەبێ بەم هەنگاوە با بڵین کار بکەین کە هەر کێشەیەک لە کێشەکان ڕوویدا لە ناوچەکان دادگا مەیدانی یەکلاکردنەوەی کێشەکان بێ بەمەش تحقیقی عەدالەت زیاتر ئەبێ لەوەی کە تۆ بێ لە بەرخاتری ئەو بتوانی کێشەیەکی کۆمەڵایەتی چارەسەرکە.
کاک لوقمان ینی بابەتێکەیە کە حاشاڵ نەگرە هەمومان لە هەرێمی کوردستان ینی ڕۆڵە و ینی نەوەی عشرەتێشین یاخود بنەماڵەیەشین یاخود هۆزێشین بەڵام دوجار ینی ئێمە ئەم عشرەتانە هەموو ڕێز و پێزانینی خۆمانیان بۆ دەڕبن چکە لە ڕابردوو لە ئێستاشدا ڕۆڵی بەرچاویان هەبوو لە پاراستنی هەم کللتوری نەتەوەکەمان هەم ڕزگاکردنی خاچی کوردستان بەڵام ینی بوونی دیوەخانەکانی ئەم عشرەت و هۆز و سەرۆکۆزەکان زۆر جار بۆ پاراستنی هەندێک لە تاوانبارەکان هۆکارێک نییە بۆ درێژەدان بەم تاوانانەوە پەنانە برنە بەردادگا و کاتیەوە نەهاتوو کە بەڕاستی دیوەخانی ئەم ینی عشرەت و هۆزانەدا بخرێت یاخود بەپی یاسا بامەڵێشیان لەگەڵ کرێ دیوەخانیش یەکێکە لە سەبەبەکان بەڵام جگە لە دیوەخانیش کۆمەڵێک مەسئولین و بەرپرسیش سەبەبن لێت ناشارمەوە تەنها با ئێمە پەنجەی تۆمەت بۆ دیوەخان و ڕئیس حەشیرەت درێژ نەکەین زۆرێک لە خەڵکیش کە خۆی هەڵاکێشێت ئامادەنیە مل بۆ یاسا بدا ئامادەمەنیە تەسلیمی ئیرادەی قانون بێت پشت ئەستورە بەوە یەکێک لە بەرپرسە باڵەکان لە هەرێمی کوردستاندا پشتیوانی ئەکەن یەکێک لە عیزبەکان پشتیوانیەکەن بۆیە ئەمە بێکەوە گرێ بدرێت و چارەسەر بکرێ بەڵێ هەرێمی کوردستان پێکاتێ لە کۆمەڵک حەشیرەت باو حەشیرەتانە ڕۆڵی داریخی و مێژووی خۆیان هەیە بەڵام لە زۆرێک لە شوێنەکانیشدا مەسەلەی حەشایری کۆبۆ کاڵ بۆتەوە من ئەگەر نمونەت بە ناوچەکەی خۆمت بۆ بێنەوە کە من ئێستا لە چۆمان قسە بۆ جەناب دەکەم ناوچەی باڵەکایەتیە ناوچەی باڵەکایەتی ناوچەیەشی فراوانە کە پێک دێ لە چەند تیرەیەکە توانم بڵێم تاکو ئێستا لێرە ڕئیس عشیرەتێک لەم ناوچەیە نییە کە حکوم کاوەکو عشیرەت ئەم ناوچەیە لە هەموو قۆناغەکاندا خەڵکی ئەم ناوچەیە باوەشی گەرمی بۆ تەواوی حەشیرەت و ناوچەکانی تر کردوتەوە بۆیە ڕۆڵی حەشایر لەم ناوچەیە یەجگار لاوازە خەڵک بە ئاسانی توانی بێت چەند ساڵێک لێرە نیشتەجێ بێ وەکو هاوڵاتیەکی ناوچەکە مامەڵی لەگەڵەکرێت تایبەتمەندی خۆی هەیە ئەم ناوچەیە بۆیە ئەمە سەبەب نییە کە کێشە لەم ناوچەیە مەسائیلی عشائری لێرە کاڵ بۆتەوە توانم بڵێم بەڵام بێگومان هۆکاری تر هەنا کە بۆی تەمای سەبەبی ئەوەی کەوە کێشە بمێنێتەوە چەندین ساڵ لە ساڵی 1970 تا ئێستا کۆمەڵک کێشەمان هەیە بەردەوام لە دادگاکان و لە با بڵێن خول ئەداتەوە تاکو ئێستا هەنگاو نەنراوە بۆ چارەسەرکردنی و دادگاش بڕیاری نەداوە زۆر جار دادگاش بڕیارداوەکو باسەکەم کێشەکە با بڵێن ئەو کەسێک کە خاوەن مافە مافی بۆ ناگەڕێتەوە بۆیە لە پێش هەموو شتێکەوە وێڕای ئەوەی کەوە ئێمە حەشیرەت وەکو خۆی بپارێزین ڕئیس عشیرەت حورمەت و ڕێزی خۆی هەبێت دیوەخان بۆ دانانی مەدریس و بۆ پاراستنی کللتوری کوردەواری وەکو شوێنێکی با بڵێن تایبەتمەندی خۆی سیر بکرێ بەڵام شوێنی چارەسەرکردنی کێشەکان ئەبێ دادگا بێت دادگا ئەبێ بکرێتە مەیدانی یەکلاکردنەوەی کێشەکان ئەمە بەوە ئەکرێ حیزبەکان لە خۆیانەوە دەست پێ بکەن تەداخل کەمتر بکرێ و هەنگاویش بنرێت لە هەموو ناوچەکان بەرپرسانی دام و دەستگا حکومیەکان لەم ناوچەیە بەرپرسی یەکە ئیداریەکان مەسئولن بەرامبەر ئەوەی کەوا ڕێگری بکەن لەوەی کێشە بچێ لە دیوەخان و بە تەداخلی ڕئیس عشیرەت چارەسەر بکرێ ڕێگری بکرێ لەوەی کەوا تاوانبار داڵتە بدرێ بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ئەمانە ئەو هۆکارانن کە ئەکرێ بکرێتە بنەما بۆ چارەسەرکردنی ئەم کێشان دەست خۆش کاک لوقمان ئەگەر دو وتە و سەرنج و پامی خۆتم پێ بڵێ لە ماوەی کەمتر لە خولەکێکا سوپاس دەکەم بۆ بچمە لای کاگڕین دو سەرنجی دو سەرنجی من ئەوەیە تاکی دەکەمەوە کە ئەرچی حکوومەت و دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە کە لە کۆی ئەو ناوچانەدا کێشەی زەویزار هەیە کێشەی مڵکایەتی هەیە بێ هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی و ئەرچی پەرلەمانی کوردستانە گە بە دوادا چوونی ورد لەسەر ئەم پرسە بکا کوچکە پەیوەندیدارە بە ژیان و وزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە ناوچەی باڵەکایەتی بۆ ئەم کێشەیە و کێشەکانی داهاتووش ئێمە خەڵکێکین کە باوەشی گەرم بۆ با بڵێن خەڵکی ناوچەکانی ترشەکەین و دیاردەی عشایری لێرە کاڵ بۆتەوە ئێمە هاوڵاتیان بە نسبەتی ئێمە هەر هاوڵاتیە گرفتی هەبێ برای ئێمەیە کە سوکاری ئێمەیە و هەر دڵۆپێک خوێن لە هەر هاوڵاتیەک ئەڕژێ لەم ناوچەیە جەرجی ئێمەی پێ ئەسووتێ بۆیە ئەم مەسئولیەتە ئەجێڕینەوە بۆ دام و دەستگاکانی حکوومەتی و ئەرچی حکوومەتە پەلە بکات لە چارەسەرکردنی ئەم کێشەیە کۆمەڵایەتیە و کۆی کێشە کۆمەڵایەتەکانی تریش کە لە ناوچەکانە بە دیاریکراوی هەموو ئەو کێشەی زەویزارانەی کە لە شۆڕشی ئەیلولەوە دروست بوون و تاکو ئێستا چارەسەر نەکراون ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە لەم ناوچەیە هەنگاو بنێ بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم کێشە دەست خۆش کاک لوقمان وەردی کاک ڕەبین سەوا جەنابی شتۆک و پارێزەر دو سەرنج و پەیامی خۆت بڵێ سوپاس دەکەم بەڵام بە کورتی دو سەرنج و پەیامی من ئەوەیە کە بەڕاستی حکوومەت کار لەسەر ئەوە بکاتن کە یاسا و دەسەڵاتی دادوەریش بەخەز کار لەوە بکاتن کە یاسا وەک خۆی بەسەر هەر هەمووان جێبەجێ بکرێتن و ئەو یاسای قەدەغیکردنی چەگیان ڕێخستەوەی
بەکارهێنانی چەک کە لە پەرلەماندا کاک لوقمان باسی کرد کە فعال نییە فعال بکرێ و ڕێکاری تونتر بگیرێتە بەر لەو ینی تعدیلیش بکرێتەوە بۆی ڕێکاری تونتر جێبەجێ بکرێت لە بەکارهێنانی چەک وە بەڕاستیش چەک بالای هەموو خەڵکی ئاسایی نەبێ وەکو کاک لوقمان باسی کرد کە من هاوڕام لەگەڵی یعنی با چەک هەتا لە لای هێزی ئەمنیش لە کاتی دەوام و ئەرکی فەرمیدا بوونی ینی چەک لایەن بوونی هەبیتن کاتێک دەگەڕێتەوە ماڵەوە کەسێکی هێزی ئەمنی یاخود کە پێشمەرگەیەک دەگەڕێتەوە ماڵەوە چەکی بۆ چییە ینی منیش لەگەڵ ئەو نقطەی کە کاک لوقمان باسی کرد هاوڕام و بەڕاستیش لەسەر دەستگاکانی ڕاگەاندن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش ئەوە واجبە کە کار بۆ هوشیارکردنەوەی خەڵک بکەن کە کێشەکانیان لە دادگا چارەسەر بکەن وایە دادگا کۆمەڵێک تێبینیمان لەسەری هەیە کۆمەڵێک دەستێوەردان هەیە لە کاروباری دادگا بەڵام في كل الأحوال چارەسەرکردنی کێشەکان لە دادگا باشترە لەوەی کە لە دەرەوە چارەسەر ناکرێ بە حسابی خۆیان چارەسەر دەکرێت بەڵام لە دەرەوە چارەسەر ناکەوە دوا پەیامیشم ئەوەیە حزبەکان لە لای خۆیانەوە دەست پێ بکەن کەچی تر ینی مەسەلە هاوکاری ئەو کەسانە نەبن کە دەیانەوێت لە دیوەخانەکانیان یان دەیانەوێت لە ڕێی سەر و خێڵەکان ڕێزم هەیە بۆ هەر هەمویان بێن کێشەکان چارەسەرکەن با حزبەکان بڵێ هۆکاری ئەوەی کە کێشەکان ینی هاوکار بن بۆی کێشەکان لە ناو دادگا چارەسەر بکرێ و حزبەکانیش ئەو دەستانە ببڕن کە دەیانوێت تەداخل لە کاروباری دادگا و بڕیارەکانی دادوەران دابکەن. زۆر سپاس بۆ کاگڕێبین سەباح پارێزەر کە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵ بابی سپاس بۆ کاک لوقمانوەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ڕێگای سکایپۆ لە چۆمان لەگەڵمانە بوو سپاس دەکەن. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.